يعني محمد سعيد كام كهمو كردی پرسەدار کرد برێری وە لە خوای گەورە داواکاری خێڵی سەرتۆپە و جوانە نازارە و خێڵی ولەگڵاوە بۆ جلوبەرگ بۆ پێڵاو دوو لە ڕووی بەڕێستان بۆ لەهجەکانی تر یا ئەم ساڵ بۆ ساڵی دووەمە کە بە سپۆنسەری زۆر بەڕێزان لە دامەزراوەی کەریمی عەلەکە دیداری ئەدەبی هەورامی بەڕێوە بین ئەلبەتە دیداری ئەدەبی هەورامی قسەکردن و توێژینەوەیە دەربارەی زمان و فەرهەنگ و کولتور و جوگرافیا و گەشتیاری لە ناوچەی هەورامان ئێمە لە ساڵی ڕابردووە و لە دیداری یەکەما بە ناوی دیداری مامۆستا عوسمان هەورامی بۆ ئەدەبی هەورامی جەختمان کردەوە سەر ئەدەبی هەورامی و زیاتر لەسەر مەسەلەی ئەدەب وەستاین بەڵام لە ساڵی دووەمی ئەم دیدارەیە هەوڵمان داوە کە مەجالەکە فراوانتر کەین لەسەر مەسەلەی جوگرافیا لەسەر مەسەلەی دیکۆمنت لە ناوچەی هەورامان و لەسەر مەسەلەی گەشتیاری ئێمە کۆمەڵی توێژینەوەی زانستی و ئەکادمی پێشکەش بە ئامادەبانکەین بەداخێکی زۆرەوە ئێمە چوار لە پانەڵستەکانمان کە بەشدارن لەگەڵمانە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە نەیانتوانی بەشدار بن بۆی ئەو دۆخەی نەخوازراوی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتوۆتە پێشەوە بەڵام ئێمە پڕ بە دڵمان لایەنە و هاوخەمین لەگەڵیان و پشتیوانیان ئەکەین لەو بابەتەیە و ئێمە شوێنەکانی ئەوانمان هەرچەنێ بابەت و توێژینەوەکانیانمان پڕ کردوێتەوە لە کتێبێکەوە کتێبەکە بێ بەرامبەر دابش کرا بەسەر هەموو ئامادەبووانە بەڵام ئێمە هەوڵماندا کە شوێنەکانیان پڕ بکەینەوە بە خەڵکی توێژەری شارەزا و ئەکادمی لەو بوارەیەوە خۆشبەختانە ئەمڕۆ دیدارەکە بەڕێوەچێوە و لەدەین زۆرترین زانیاری نەبیسترا و دەربارەی ئەدەب و فەرهەنگ و کولتوری هەورامی کە ئەدەبێکی دەوڵەمەنە ئێمە بە ئامادەبووان بدەین ئەم کارەشمان تەنها لە پێناوی ئەوەیە ئەو فەرهەنگ و کولتورە دەوڵەمەنەی کە هەورامان هەیەی ئێمە لە ڕێگەی توێژینەوەکانەوە لە ڕێگەی بەحس و لێکۆڵینەوەکانەوە کردن و پشکنینی تیا بکرێت ساڵانە بتوانین بەشێک لەوە دەربێنین و جارێککە بیخینەوە بەر باس و گفتوگۆ و بێنەوە بەگوێی ئامادەبووان و بەگوێی ڕاگەیاندنەکانە بۆەوەی هەمومان سوود لەو بەر هەموو میراتە گەورەیە وەرگرین کە باو باپیرانمان لە ئەدەب و فەرهەنگ و کولتوری هەورامان بۆیان بەجێهێشتووین لەناو ئەو تاش و بەرد و چەم و دۆڵەدا ژیانێکی سەیر و عەجیب ئەم جۆرە کۆڕبەندانە یاخۆ ئەم جۆرە مەراسیمانە کە لە هەر شوێنێکی کوردستانە ببەسرێت کەڵک و تەینێکی تایبەتی و خۆی هەیە لەبەرەوە ئەمە دەبێتە هۆی ناساندنی ئەو فەرهەنگ و ئەدەبیاتە بە سەرتاسەری جیهان و بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی تایبەتیش وڵاتەکەی خۆمان کەڵکی لێ وەردەگرێت لەبەرەوە کۆڕبەند یا مەراسیم بوونی زۆر باشترە چونکە خزمەت و ڕاژەی فەرهەنگ و ئەدەبیاتی ملەتەکەمان نەتەوەکەمان دەکات ئەری من ئەوەیە ئەو ڕاستپاردە و ئەو وینانە پێشکەش بە کەسانی دڵسۆز بکرێت کە لە فەرهەنگەکە شارەزاییان هەبێ بتوانن ئەو فەرهەنگە لێی بکۆڵنەوە نەک فۆرمەلەیان شێوەژە مەسەلەن من ناوچەی هەورامانم بە شێوەی هەورامی دەتوانم زیاتر بە ئاهەوم نەک بە شێوەی شێوەکانی تر ئەمە وا ناگەیەنێ کە ئێمە ڕگەز پرستایەتی ئەوە دەوڵەمەندی زمان ئەگەیەنێ هەتاوەکو شێوەکان زۆرتر ئاخاوتنە لەگەڵا بکەین ئەوەنە زمانی ملەتەکە دەوڵەمەند دەبێت.